دنیا داری تاقیکردنەوەیە و ئەوەی کە هەوڵی بۆ ئەدەیت بۆ داری جەزایە. ئەبێ هەوڵ بدەیت بۆ ئەوەی کە بەم دنیا کەمەی کە لە لای پەروەردگار بێقیمەتە لەو تەمەنە کەمەی کە هەتا پاداشتی گەورە بەدەستبێنی. ئەگەر نابرا خۆشەویستەکانم تەمەن بەسەر تا بەسەریعی تێپەڕێ، کاتەکان بەسەر تا زۆر بە زوویی تێپەڕێ و ئەگەر هەوڵ نەدەیت یەکسەر ئەدبات و هەڵتە خەڵەتێنێ جوانەکانی دنیا و قیامەتت ئەفەوتێنێ. لەبەرەوە برام دنیا بەکەم سیر بکە و ئەو تەمەنەی کە خۆت هەتە تیایدا بەکەم سەیری بکە و ئەوەی کە ماوتە لە ناویدا هەر زۆر زۆر بەکەم سەیری بکە. وەکو ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ قەولێک لە ئیبن السەماک ئەهێنێت ڕەحمەتی خوای گەورەی لێبێ کە ساڵی 183 هیجری وفاتی کردووە، ئەفەرمێ الدنيا كلها قليل والذي بقي منها قليل والذي لك من الباقي قليل ولم يبق من قليلك إلا قليل. دنیا هەر هەمووی زۆر کەم و بێقیمەتە لای پەروەردگار و ئەوەی کە ماوە لە ناو دنیادا هەر زۆر زۆر کەمی ماوە و ئەوەی کە تۆ تەمەنتە لە ناویدا زۆر زۆر کەمە و کەمێکیش لەو تەمەنە کەمت ماوە. الدنيا كلها قليل لە لای پەروەردگار هەر هەمووی بە ئەندازەی باڵە مێشولەیەک سوودی نییە، ڕێزی نییە، قەدری نییە. دنیا كلها قليل هەمووی کەمە. والذي بقي منها قليل ئەوەشی کە لە ناویدایە و ماوەتەوە لە دنیادا کەمە. چونکە هاتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی من و قیامەت ئاواین. بە هاتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قیامەت تەواو نزیک بۆتەوە. 1444 ساڵە پێغەمبەری خوا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام کەوابێ هەر هیچی نەماوە. والذي لك من الباقي قليل بەڵام ئەوەی کە تۆ لە ناو ئەم کەمەی دنیادا ماوی هەر زۆر زۆر کەمە. لەوانەیە دوای تۆ چەند جیلی تر بێ و بڕوە کەوابێ تۆ زۆر کەمت ماوە. ولم يبق من قليلك إلا قليل و نەشماوە لەو کەمەی کە تۆ هەتە ئیلا کەمێک نەبێ. 50 ساڵ تەمەنتە، 30 ساڵ تەمەنتە، 25 ساڵ و 15 ساڵ تەمەنتە، هیوامان هەیە 60 و 70 ساڵ تەمەنیەتی. تەمەنی زۆربەی ئومەتی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام لە نێوان 60 بۆ 70 کەوابێ تەواو نزیک بوویتەوە. کە تۆ وەفاتت کرد و ڕۆشتیتە ناو قەبرەوە ئیتر تەواو تۆ تەواو بووی و پێشی تۆ و دوای تۆ هیچ سوود بە تۆ ناگەێنی. کەوابێ برا خۆشەویستەکەم هەوڵ بدە لەم کاتەکەمەی کە هەتە بیقۆزیتەوە، کەسێکی ڕێکبی، کەسێکی بۆ خوا سوڵحاوبی، خۆت جوان تربیە بکەی و پاشان هەوڵ بدەی عەمەلی پێ بکەی و پاشان هەوڵ بدەی پەروەردگار لە خۆت ڕازی بکەی و داعوەی بۆ بکەی. ئەگەر نا وەڵڵاهی کاتەکان بەسەرتا تێپەڕێ و کاتە پەشیمانی دادت نادا.